تا دێت لە هەرێمی کوردستان ئەنجامدانی تاوان بە چەک ڕوو لە زیادبوون دەکات و خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. زۆربەی کات لە کاتی کێشە کۆمەڵایەتیەکان لە جیاتی پەنابردنە بەردادگا هاوڵاتیان خۆیان بە چەک ململانەکان یەکلا دەکەنەوە و قوربانی لێ دەکەوێتەوە کە ئەمە شوای کردووە جۆرێک لە نائارامی دروست ببێت و ئەمنیەتی هاوڵاتیان بکەوێتە مەترسیەوە. لە هەرێمی کوردستان دیاردە چەکەڵگرتن بۆتە دیاردەیەکەوە ڕۆژانە گوێمان لە یان دەبینە شاید حاڵی دیاردە ناخۆشەکان ڕووداوە ناخۆشەکان وەکو ئەوەیکەوە کەسانێکان چەشی بێمۆڵەتیان هەڵگرتووە لە ماڵەوە یاخود بەهۆی نەزانینی بەکارهێنانەوە دەبین کێشەیەکی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە بینی ڕووداوێکی نەخوازراو کە دەبێتە هۆی ماڵخراببوونی خۆی و خەفەتبارکردنی هەموو ئەو برین دەور و بەرێکەوە نیشتە جێن لە شوێنەکە. بۆیە پێشنیارمان وایە بۆ هەموو لایەنە دەستگا ئەمنیەکان هەر فەرمانگەیەکی ئەمنی جبەخانی خۆی هەبێتن بۆی کەوالانی کەم ئەو پێشمەرگە و پۆلیس و ئاسایشانێکەوە داوامی ئەمنیان هەیە بتوانن چەکەکانیان لە فەرمانگەکانیان جێبێڵن و بەبێت چەکەوە بگەڕێنەوە ماڵ بۆی ڕووداوی نەخوازراوی لێ ڕوونەدا و لە لایشکەوە داوا لە لایەنی پەیوەنددارەکەین بتوانین حکوومەت بە شێوەیەکی گشتی جەخت لەسەرەوەی بکاتەوە چەکی بێمۆڵەت نەیەڵێ چ چەکە سوکان چکە قورسەکان بەگشتی خۆی لە خۆی یاسەشی بێمۆڵەت ئێستا بۆتی لە حاڵەتەوە بۆتە دیاریدا ڕۆژانە چەندین ڕووداوی نەخوازراو ئەبینین لەناو کۆمەلگەی کوردیدا تەنها لە سۆرانیە بەڵکو لە هەموو شوێنەکان ئەم ڕووداوانە دەبینن هەڵبەتەوە یانی ئێستاوای لێ هاتووە کە چەک بۆتە دیاردەیەک لە دوکانەکان کڕین و فرۆشتنیان پێوەکرێت ئەوش ئەبێتە دیاردەیەکی ناخۆش لە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سەکۆی گشتی سۆرانیش هەڵمەتی بەرەنگاربوونەوەی چەکی نایاسایی بۆ ڕایگشتی و ناوەندەکانی ڕاگەیاند و دەڵێن فشاری مەدەنی خۆیان دەخەنە ڕوو بۆ ئەوەی چیتر هاوڵاتیان چەکی بێمۆڵەت هەڵنەگرن. بەڕێزان سەکۆی گشتی سۆران و دەوروبەری کەنوورەتی کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی و کەسایەتی و ڕۆژنامەنووس و چالاکانی مەدەنی دەکات لە دوای تەواوبوونی پرۆژەکە هەوڵ دەدەین پێشنیار و ڕاستپاردە و سەرنج و دەرئەنجامی پرۆژەکە لەسەر ئەو دیاردەیە ئاراستەی لایەنی پەیوەستدار بکەین و وەداوەکاریشین گروپەکانی فشار کۆمەلگەی مەدەنی لایەنی پەیوەستدار بکەین و فشاری مەدەنی خۆمان دەخەینە ڕوو بۆ ئەوی چیتر هاوڵاتیان چەکی بێمۆڵەت هەڵنەگرن و داواکاریشین لە گروپەکانی فشار لە شار و شارۆچکانی کوردستان ئەم پرۆژەیە کاری لەسەر بکرێت و هۆشیاری بڵاو بکرێت دام و دەستگای پەیوەستداریش لە هەوڵی جدی بن بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیە. کوشتن بە چەکی بێمۆڵەت لەسەر شتی بێمانە بە جۆرێک زیادی کردووە لەسەر فولایەت و پێکدادانی سادەی ئۆتۆمبیل و سەرچۆپی هاوڵاتی کوژراوە هەروەها لە کێشەی نێوان عەشیرەتەکان لە جیاتی دادگا پەنابراوەتە بەرچەک و ژیانی زۆرێک لە هاوڵاتیان خراوەتە مەترسیەوە. لە ئێستادا بەکارهێنانی چەک مەترسیەکی گەورەیە لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر بێت و سنووردار نەکرێت ئەوە زیانی گەورەتری لێ دەکەوێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.